خۆی زۆر گرنگە پارتی بەهێزەوە بچێتە بەغدا لەبەرەوەی بەهێزبوونی پارتی واتە بەهێزبوونی هەرێمی کوردستان و پاراستنی و بەهێزکردنی قەوارەی هەرێمی کوردستان. ئێمە کە لە بەغدا بەریەککەوتنی ڕۆژانەمان لەگەڵ هاوڵاتیانی خوار و ناوەڕاستی عێراقەیە، ئەوە داواکاری ئەوانە کە هەرێمی کوردستان ئەو ئەزموونەی هەرێمی کوردستان بگوازرێتەوە بۆ ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق. بەڵام بەداخەوە هەمیشە فاعلی سیاسی لە عێراق دەیەوێت عەکسەکەی بکاتن، ئەزموونی فاشلی خۆیان کە نەیانتوانیوە کەمترین خزمەتگوزاری کەمترین ژێرخان بۆ هاوڵاتیانی خۆیان دەستەبەر بکەن، هاتوون بە بیانووی جیاجیا و بەکارهێنانی کارتی فشار وەکو بڕینی قوتی خەڵکی هەرێمی کوردستان دانەوێ ئەو ئەزمونە فاشلەی ئەوان لێرە ئێمە دووبارەی بکەن، نەک ئەوان بێن استیفادە لە ئەزموونی سەرکەوتووی هەرێمی کوردستان بکەن. لەبەرەوەی ئێمە پارتی وای فێرکردوین بەبێ جیاوازی هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو ئاین و ئاینزا و نەتەوەکان کوردستانین و نەک ئەوە. ئێمە بڕیارمان داوە ئەم جارەیان بەهێزێکی گەورە و پارتی بێتە بەغدا، نوێنەری خەڵکی تریش بێت لە ناوچەکان بۆ پەرەپێدان بە دیموکراسی و ئەو ئەزموونەی سەرکەوتووی هەرێمی کوردستان بگوازرێتەوە ئەوێ.